فڕۆگەلانی ناوچەکە بە گشتی بەرامبەر بە داگیرکاری و پلانەکانی تورکیا و نۆکەرەکانی وشیارن. هێرشەکانی داگیرکاری و قڕکردن و کۆمەڵکوژی ناتوانن ئیرادەمان تێگوشکێنن. شنگال وەک خاکی عێراق هەر دەست درێژیەک بکرێتە سەری پێشێلکردنی سەروەری خاکی عێراقا. هێزەکانی یەبەشە و یەژەشە بە فەرمی بەشێکن لە هێزی پاراستنی عێراق، بۆیە پێویستە حکوومەتی عێراق بێدەنگ نەبێت. وەک کوردانی باوەڕ ئێزدی حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارە لە پاراستنیان، بۆیە پێویستە وەک بەرپرسیارەتیەک حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان بە ئەرچی یاسایی و پاراستنی شنگال بە ئەرچی خۆیان بزانن. پێویستە لەسەر تەواوی لایەنە سیاسیەکان دەست بەجێ بە ئەرچی نەتەوەیی و پاراستنی گەلەکەمان لە یەکێتیەکی نەتەوەییدا بێنە لای یەک و ناوچەکە. ئیتر بە سیاسەتی کۆن ناتوانێ ژیان بکات. هەموو لە مەترسی چاوەڕوان نەکراوداین. دەکرێت خۆمان لەو مەترسیانە بپارێزین و گەلەکەشمان ئازاد بکەین. بێژی دەرخوادانە شەنگەل بۆ دەرەوە بۆ دەرەوە سوپای تورکیا بۆ دەرەوە بۆ دەرەوە بۆ دەرەوە بۆ دەرەوە بۆ دەرەوە بۆ دەرەوە سوپای تورکیا بۆ دەرەوە بۆ دەرەوە بۆ دەرەوە سوپای تورکیا بۆ دەرەوە ئەردۆغانی داگیر کرد لە کورد